سلام علیکم تابعانی بەڕێز ئێوە ڕیکۆرد و وانەیەکی نوێ لە ڕێزمانی کوردی پۆلی نوێی نەڕەتی دەربارەی جێناوی پرس. تەوان جێناوی پرس بابەتێکی زۆر ئاسانە، پێویستمان بە دوو شت دەبێتن. یەکەم شت ئایا جێناوە پرسەکان چین؟ ئەوە یەک. دووەمیشتیان ئایا جێناوە پرسەکان ئەرکیان چییە؟ ئێستاکانە لەگەڵمدا بە بۆی بابەتەکە لە بۆ شی بکەینەوە. بابەتەکە ناوەکەی بەخۆوە لکاوە، جێناوی پرس. جێناو پرس یعنی لە جێی ناوێک بەکاردێ لە شێوەی پرسیاردا. باشە ئەوە بابەتەکەیە. جێناوی پرس بزانین پێناسەکەی چییە؟ دەڵێن ئەو پەیوانە کە لە جێی ناوی کەسێک یان شتێک لە شێوەی پرسکردندا بەکاردێن. یعنی چ؟ یعنی چەند وشەیەکن لە جیاتی ناوی کەسێک مرۆڤێک یانیش لە جیاتی ناوی شتێکی بێجیان بەکاردێن، بەڵام لە شێوەی پرسیاریدا لە شێوەی پرسکردندا. باشە هەروەها ئەرچی ناوە لێ پرسراوەکەش لە ڕستەدا دەبینن، یعنی ئەگەر ناوەکە ئەرچی بکردبی جێناوە پرسەکەش ئەرچی دەبتا بکار. زانین جێناوە پرسەکان چوچنە؟ جێناوە پرسەکان چاردانەنە: کێ، کی، چی. ئەو چواردانەیە پێیان دەوترێ جێناوی پرس. فەرقیان چێ چواردانەیە؟ پێش ئەوەی باسی ئەرکەکان کۆم وەرە ئەوەی بزانە. گرنگ ئاگاداری ئەو خاڵەی بە. جێناوە پرسەکان دوو جۆرن: کی لەگەڵ کێ، کی تەمان لە زاری کرمانجی سەرو بەکاردێ، لەگەڵ کێ لە زاری کرمانجی خوارو. ئەو دوو وشەیە لە جیاتی ناوی کەسێک بەکاردێن. باشە لە جیاتی ناوی کەسێک بەکاردێ. یعنی نۆرمەڵ تو کاتت دێ پرسیار دەربارەی کەسێک بکەیت دەڵێ چێ هات، چێ شاری سلێمانی دروست کرد، چێ وانەکەی خوێن. باشە کەواتە ئەو چێە لە جیاتی ناوی مرۆڤێک بەکار هاتووە. ئەوە یەک. دووەمینیان دەڵێن کێ شاری سلێمانی دروست کرد، چێ لە جیاتی ناوی کەسێک بەکار هاتیە. دووەمینیان چ لەگەڵ چی. چ لەگەڵ چی لە جێی ناوی شتێک بەکاردێ، واتە بێجیان. باشە دەبی کەرەستە چی بێگیانمان هەبێ، ئەو دەتوانین چ لەگەڵ چی بەکار بێنی. بۆ نمونە دەڵێن نارین چی دخواند. باشە ئەو چا لە جیاتی ناوێکی بێجیان بەکار هاتووە و جێناوی پرسە. ئەو جارمش کە دەڵێن بەیانیان چی دەخۆیت، بەیانیان چی دەخۆیت؟ بەیانیان ماست دەخۆیت. باشە ماست مرۆڤیان بێجیانە کاچی من دەی بڵێ بەیانیان چێ دەخۆیت؟ هەر بەسە حیامان مەبە، بەیانیان چی دەخۆیت. کەواتە چی لە جیاتی ناوی شتێکی بێجیان بەکارهاتوە. مادەم لە جیاتی ناوی شتێک بەکارهاتوە کەواتە دەبێتە جێناوی پرس. ئەو جێناوە پرسەکان ئەرکەکانی ناو دەبینن. چاوی بەڕێز هیچ ئەسیلەشی مامۆستای کوردی نییە بەبێ ئەرکەکان پرسیاری لێ بێتەوە. هەمیشە ئەو ئەرکانە پرسیاریان لێ دێتەوە. بۆ خوای حتاوەکو پۆلی 10، 11، 12. باشە لە پۆلی 12 هەموو بابەتەکان ئەو ئەرکانەی تێدایە. ئەگەر پۆلی 12 هەژدە بابەت بی، هەر هەژدە بابەتەکە ئەو ئەرکانەی تێدایە. باشە لێیە وا پێویستە لێستا خۆتی لێ زیرەک بکەیت، پێویستە بیزانیت. بۆ خوای زانی تەقلید دەخۆت. ئەوە نەڵی مامۆستا ئەوەی نەبوو. بابێن لە ئەرکی یەکەمەوە دەست پێ بکەین. طبعاً ئەرکەکانی ناو 6 دانەیە وانە؟ بەڵێ 6 دانەی چکاچین؟ 8 دانەی 8 دانە ئەرکمان هەیە. ئەرکی یەکەم بریتە لە ئەرچی بکەر. بکەر چییە؟ ئەو وشە لە ڕستەدا کارێک ئەنجام دەدا. لە ڕستەدا هەر کەسێک یان هەر شتێک کارێکی ئەنجامدا ئەو کەسە ئەرچی دەبیتە بکەر. باشە بۆ نمونە دەڵێن چێ نەخۆش کەوت. باشە چێ نەخۆش کەوت، وەرە لە ئەوی بزانی ئایا ئەو وشەیە ئەرچی چییە. ناوێک دابنێ بە دڵی خۆت دەڵێ نەوزاد نەخۆش کەوت. باش چێ کاری نەخۆشکەوتنەکەی ئەنجامدایە؟ نەوزاد. کەواتە نەوزاد ئەرچی دەبتە بکەیت. بەڵام ئایا نەوزادمان هەیە لە ڕستەکەی؟ ناوەڵا. ئەی چما کردیا؟ وشەی پرسی چێمان بەکارهێنایە، چێ ئەرچی دەبیتە بکەر. چکە لە جیاتی ناوی کەسێک بەکارهاتێ کە ئەرچی بکەرە. نمونەشی تکە ئەو نمونەیان زۆر لە وزاری هاتوۆتەوە، زۆر دووبارە بۆتەوە. چ کەوتە خوارەوە، وەرە ئەو چ ئەی بگۆڕە. مادەم چ ئا یان لە جیاتی ناوی شتێکی بێجیان بەکارهاتووە، ئەمە دەڵێ کتێب. کتێبەکە کەوتە خوارەوە. باشە کتێبەکە ئەرچی چییە؟
هەرچی بکەرە باشە ئەو کاری کەوتنەکە ئەنجامدایە کتێبەکەشمان نیە لە ڕستەکەی چمان هێ لە زار کتێبەکەی چمانێک واتە ئەکەشی دەبیتە بکار ئەوە ئەرچیەکەمان زانی ئەرچی بەرکار بەرکار چیە ئەو شەیە کە کاری ڕستەکەی بەسەردا ڕوودەدات باشە چونکە هیچ جوڵەشی ناکە تەنها لەگەڵ کاری تێپەڕدا دێت تەماشا قوتابی بەڕێز سەبوورمە ئەو پارچە کاغەزەمان هەیە باشە ئەمن مامۆستامە ئەها تەماشای بکە مامۆستاکە کاغەزەکەی دڕاند کارەکە چییە دڕاندە چێ کارەکە ئەنجامدایە مامۆستا کەواتە مامۆستا بکەرە ئەدی کارەکەمان بەسەر چدا ئەنجامدایە شتە کارەکە بەسەردا ڕوودایە ئەو کاغەزە کەواتە ئەو کاغەزە ئەرچی دەبێتە بەرکار هیچ جوڵەکی نیە بەرکار تەنها لە خۆی بە عاقلی تەماشا وەزعەکەی دەکا کارەکەی بەسەردا ڕوودەدەن ها مامۆستا کاغەزەکەی دڕاند کەواتە کاغەزەکە کارەکەی بەسەردا ڕوودایە کاری دڕاندنەکەی بەسەردا ڕوودایە ئەرچی دەبێتە بەرکار ئەو بەرکارمان زانی بابێن جێنایە پرس وەکو بەرکار بەکاربهێنین نمونەتمان هەیە دەڵێن دوێنێ چێت بینی باشە تۆ دوێنێ چێت بینی چێ ئەو بینی ئەنجامدایە تۆ بەڵام ئایا تۆمان هەیە ئەو تا نوێنەری تۆیە ئەو چێە ئەرچی دەبێتە بەرکار ئەو جارە دەڵێن منداڵەکە چی خوارد باشە چێ کارەکە ئەنجامدایە منداڵەکە ئەرچی بکەرە ئەو چیە دەبیتە بەرکار خواردیش کار نمونەشی دیکە دەڵێن نارین چ خواند باشە چێ کارەکەی ئەنجامدایە نارین ئەرچی بکەرە ئەوەش دەبیتە بەرکار ئەوە بەرکاریشمان زانی ئەرکی سێمینیان بریتە لە چی لە تەواوکەری بەیاریدا تەواوکەری بەیاریدا چییە دەڵێ تۆ وشەیەکت هەیە لە دوای ئامرازی پەیوەندی بە بۆ لە بێت ئەو وشەیە ئەرچ دەبێتە تەواوکەری بەیاردی ئەنی چ یانی هەستا بۆ نمونە بە بۆ لە پاش شەوان وشەکت هەیە ئەو وشەی کە لە پاشوانە دێ ئەرچی دەبیتە ئەو وشەیە ئەرچ دەبیتە چی ئەرچ دەبیتە تەواوکەری بەیاریدا باشە بابێن نمونەی لە وەرگرین دەڵێن ئێمە بەچی پێش دەکەین دەڵێ ئەرچی جێناوە پرسەکە چییە ئەوە جێناوە پرسەکەم دۆزیەوە چی لە پێشاتیە بە مادەم بەی لە پێشاتیە ها ئەوەت ئەوە بە ئەوەش بە ئامرازی پەیوەندیە وتمە هەر وشێک لە دوای ئامرازی پەیوەندی بێ ئەو وشەیە ئەرچی دەبێتە تەواوکەری بەیاریدا کەواتە چی ئەرچی بریتێ لە چ ئەرچی بریتێ لە تەواوکەری بەیاریدا نمونەشی دیکە دەڵێن ئەم پەرتووکەت لە چێ وەرگرت ئەها جێناوی پرسی چێمان هەیە لە زیاتی ناوی کەسێک بەکار هاتووە چمان هەیە لە پێشەوی لەمان هەیە ئەوە لە یەکەوسەر چێ ئەرچ دەبیتە تەواوکەری بەیاریدا لەبەرچی چونکە ئامرازی پەیوەندی لەی لە پێش هاتیە دیارخەر طبعا ئاسانترین ئەرچی دیارخەرە دیارخەری کو دەناسیەوە دیارخە بریتە لەو شتێک کە بەهۆی ئامرازی دانەپاڵ درێتە پاڵ ناوێت یان جێناوێت تەماشاکە ئەو شتەی لە پێش خۆت دروستکە باشەکە وازەخترکەین وشەک لەگەڵ وشەکی دیکە هەر کاتێک لە ڕستەدا دیتر شێوەک لەو شێوەی هاتە پێشت وشەکت هەبوو لە پاش شەکە یا ئەتەو لە پاش یاکەی وشەشی دیکەتەوە پێکەوە یەکتریان تەواو کردبوو ئەوەی یەکەمینیان دەبیتە دیار خراو بەشی یەکەم تۆ دیار خراو ئەوەی یەکەی دەوترێ ئامرازی دانەپاڵ وشەکەی دوم دەبیتە دیارخەر یعنی دیارخەر چییە بە کورتێکە دیارخەر یعنی ئەو شەی دەکەوێتە دوای ئامرازی دانەپاڵی ئی بابێن نمونەی لە وەرگرین دەڵێن کوڕی چێ خەڵات کرا جێناوە پرسەکە ئەرشی چییە ئەوە جێناوە پرسەکەم دۆزیەوە چی لە پێشاتووە ی باشە مادەمی لە پێشاتیە ئەو کێیە ئەرشی دەبیتە دیار خەر ئەوە زانیمان نمونەشی دیکە دەڵێن نەرمین کچی کێیە کات جێناوە پرسەکە ئەوە کێ باش پێش کێ چمان هەیە وڵا مامۆستا ئامرازی دانەپاڵی یمان هەیە مادەم ئامرازی دانەپاڵیمان هەیە چێ ئەرکی دەبیتە دیار خەر
نمونەش دیکە لە وزاری گرینگە دەڵێ ئێوە گۆشتی چی دەخۆن ئەرکی جێناوە پرسەکە چییە ئەوە جێناوی پرسی چی لە زیاتی ناوی شتێک بەکار هاتووە پێشوی چمان هەیە پێشوی ئامرازی دانەپاڵیمان هەیە مادەم ئامرازی دانەپاڵیمان هەیە گوتمان ئەو شێ دەکێت دوای ئامرازی دانەپاڵی هی ئەرچی دەبێتە دیارخەر کەواتە چی ئەرچی دیارخەرە ئەوە ئەرچی دیارخەریشم زانی پێنجەمینیان جێگیری بکەر و ئاسانترین ئەرک کە ئەش بێتە لە جێگیری بکەر جێگیری بکەر تەبعاً زۆر زۆر ئاسانە هەر کاتێک لە ڕستەدا کاری بکردنا دیارەکە ڕاوڕێتەوە باشە کارەکە گەڕایە ڕێ پێوەلکا بوو ئەو شەی لە یەکەم ڕستەکە دێ ئەرچی دەبێتە جێگیری بکەر لە هەر کاتێک نیشانەی بکەرنا دیاری ڕا یانیش دە لەگەڵ ڕێ لە کۆتایی کاردا هەبوو جێگیری بکەرمان هەیە لە ڕستەدا دەکەوێتە سەرەتای ڕستە باشە تەماشای بکە بۆ نمونە کێ بینرا باشە تەماشا لە کۆتایی ڕستی چمان هەیە ڕامان هەیە کەواتە بینرا کارێک بکەرنا دیارە ئەو شتە لە یەکەم هاتێ ئەرشی دەبێتە چی ئەرشی دەبێتە جێگیری بکەر کەواتە کێ جێناوی پرسە و ئەرچی جێگیری بکەرە نمونەشی دیکە دەڵێن چێ دەبینرێ ها لە کۆتایی ڕستی ڕێمان هەیە ڕێ مادەم کاری بکەرنا دیارە دەبیندرێ چێ ئەرشی دەبتە جێگیری بکەر تەواو ئەوە ئەرشی جێگیری بکەریشم زانیە ئەرکی شەشەمینیان بریتێ لە نیهات نیهات طبعاً نیهات بەخۆی ئەسڵەکەی نەهادەنە فارسیە باشە نەهادەن واتە ئەو شتی کە وەسف دەکرێت لە ڕستەدا هەر وشەک وەسف کرابوو و کاری ناوتاوی بوو دەبێتمان هەبوو ئەو شەی لە یەکەم دێ پێی دەوترێ نیهات ئەرکەکەی نیهادە دەڵێن چ دەڵێن بریتە لە وشەی لە ڕستەدا کارێک ئەنجام ناداتن یعنی کارێک ئەنجام نادا ئیش ناکە حرەکەی ناکە جوڵە ناکە ئەدی چ دەکە بەڵکو تەنیا وەسف دەکرێت وەسف باشە نیهات تەنها لەگەڵ کاری ناوتاوی بوو دەبێت دێتن یعنی بۆ ئەوەی هەرچی نیهاتمان هەبێ دەبی بوو دەبێتمان هەبێ کە کاری ناتەواوە بۆ نمونە نووسیتمان کێ ژیرە باشە تەماشاکە ئەو بزوێنی کورتە چییە کاری ناتەواوە کۆ بزانم ڕستەکەی بگۆڕە لە ڕابردوو دەڵێ کێ ژیر بوو چ گۆڕا بەس بزوێنی کورتەکە بووە بوو کەواتە ئەو بزوێنی کورتە کاری ناتەواوە ئەوە کاری ناتەواوم دیتەوە مادەم کاری ناتەواومان هەیە گوتمان ئەو شەی لە یەکەم دێ ئەرچی دەبێتە چی ئەرکی دەبێتە نیهات ئێستا چ وشەک لە یەکەم هاتیە کێ ئەرچی بریتێ لە چ ئەرچی بریتێ لە نیهات نمونەشی دیکە نووسیتمان کێ زیرەکە بگۆڕە لەو ڕابردوو کێ زیرەک بوو بزوێنی کورتەکە گۆڕا لە بوو کەواتە ئەو بزوێنی کورتە کاری ناتەواوە ئەوە زانیم کاری ناتەواوم هەیە مادەم کاری ناتەواوم هەیە ئەو وشەی لە یەکەم دێ ئەرشی دەبێتە نیهات چ لە یەکەم هاتیە چێ ئەرشی دەبێتە نیهات ئەوە ئەرچی شەشەمیشم زانی کە نیهات بوو ئەرکی حەفتەمینیان تەواوکەری کاری ناتەواو طبعاً ئەو تەواوکەریان پێی دەوترێت تەواوکەری ڕاستەوخۆ تەواوکەری ڕاستەوخۆ ئەگەر نەش نووسبی هەر ئاساییە لەبۆ پۆلینۆ ئاسایی تەواوکەری کاری ناتەواو چییە دەڵێن بریتێ لەو شەی کە پێش کاری ناتەواو دێت و دەبێتە تەواوکەری باشە ئەمە تاز گوتمە کاری ناتەواو بریتێ لە بوو دەبێت ئەوە زانیمە لە پێش بوو دەبێتی هەر وشەیەک هەبوو بە تەنیا وشێکە ئەو وشەی ئەرچی دەبێتە تەواوکەری کاری ناتەواو ئەوەی لە یەکەم هات ئەرچی دەبێتە نیهات بابێت تەماشاکەین نووسیتمان ناوت چییە کانی کاری ناتەواو ئەو بزوێنی کورتە باش چ شتێک لە پێشەی هاتە چی ئەرچی دەبێتە تەواوکەری ڕاستەوخۆ کاری ناتەواو ئەوە تەواوکەری کاری ناتەواو نمونەشی دیکە ڕەخنەکەتان چییە کانی کاری ناتەواو ئەو بزوێنی کورتە کاری ناتەواو چ لە پێشەی هاتیە چی دەبێتە تەواوکەری ڕاستەوخۆ کاری ناتەواو ڕەخنەکەتان دەبێتە نیهات لەو لاش ناوت دەبێتە نیهات ئەرکی هەشتەم کۆتایی تەواوکەری بەیاریدەی کاری ناتەواو ئاگادار بە تازە پێم گوتمان تەواوکەری بەیاریدە سێ گوتمان تو وشەکەت هەیە پێشی وشەکەی ئامرازی پەیوەندی بە بۆ لە یەکێکیانت هەیە
ئێستاکانە ئەویان تەواوکەری بەیادی کاری ناتەواویان لەگەڵ کاری ناتەواودا دێتن دەڵێن وشەیەکە لەگەڵ ئامرازێکی پەیوەندی یعنی بە بۆ لە بئیش تەواوە بئیش لە زاری کرمانزی سەر و بەکاردێ باشە هەروەها لە ئیش تەواوە لەئیش لە زاری کرمانزی سەر و بەکاردێ ئەوانە وشەشیان لە پاش دێ پێکەوە لە پێش کاری ناتەواو دێن ئەرچیان دەبتە تەواوکەری بەیادیکاری ناتەواو بۆ نمونە دەڵێن خەڵاتەکە بۆ کێیە باش کاری ناتەواو ئەو بزوێنی کورتە ئەوە زانیم کاری ناتەواو بزوێنی کورتەکە کاری ناتەواو پێش کاری ناتەواوکە چاتە کێ ئەوە کێ زانیم تەواوکەری کاری ناتەواوە بەڵام پێشی کێیەکەی چمان هەیە بۆمان هەیە بۆ ئامرازی پەیوەندیە ها ئەوەتە مادەم بۆمان هەیە کێ بەتەنێ ئەرچ دەبیتە تەواوکەری بەیاریدەری کاری ناتەوا بۆچی چونکە ئامرازی پەیوەندی بۆی لە پێشاتیا و لە پاش وشەکەی کاری ناتەواوی بزوێنی کورتمان هەیە ئەو ئەرکەکانیشمان زانی و زانیمان جێناوی پرس چییە تا ڕیکۆردێکی تر و وانەیەکی تر هەر شاد و سەرفراز بن. السلام علیکم ورحمة الله وبركاته.